لەسەر ئەرکی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی یاری کۆتایی جامی سوپەری کفری ئەنجامدرا لە نێوان تیپی شاڵا و ڕزگاری کە بە ئامادەبوونی ژمارەیەک لە وەرزش دۆستان و هاندەران یاری کۆتایی بەڕێوەچوو. ئێمە وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی چۆن لە هەموو سێکتەرەکانی ترا سێکتەری هونەر سێکتەری خزمەتگوزاری کار و چالاکیمانێ ئاواش لە سێکتەری وەرزشە کە گەنج و لاوانێکی زۆر لە خۆیان بینێتەوە ئیش و کارەکانمان بۆ هەموو جۆرە وەرزشەکانە چالاکیەکانمان لە هەموو بوارەکانی وەرزشایە نەک تەنها تۆپی پێ ئەم یاری کۆتاییش کە لە چوارچێوەی چالاکی وەرزشەکانە گەشتووەتە یاری کۆتایی و بە شێوەیەکی سەرکەوتوانە بەڕێوە چووە. زۆرجار تاکە کەناڵن کە لەناو لا کێشە یاریگا بینرێن دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. دووەم دەستخۆشیمانێ بۆ ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی کە توانێتی سپۆنسەری ئەم یاریە بکات کە بۆ یەکەمین جارە لە تۆپی پێی کفریە کە ئەتوانرێت یاری سۆپەردا مرنێت. ئەمەش کە یەکەمی دەوری لەگەڵ یەکەمی جامەکە ئێمە وەکو تیبی شاڵا توانیمان یەکەمی جامەکە بین بەشداری بکەین لەم یاریە. هیوادارم ئەم نەوە یاریانە ئەم جۆر یاریانە بەردەوام بێت ئەم خولانە بۆ خزمەتکردنی تۆپی پێ. هیوادارین ببێتە یا ببێتە یاسایەک ببێتە ڕسمی دامرێت لە بەرەوەم یەکەمین جارەدانێت. ئەمەش بە سپۆنسەری هاوکاری ئەڵمانی کراوەواتە تا ئێستا سەر بە لیژنە نییە. هیوادارین لیژنەکە بتوانین یاسایەکی تایبەت دامرنێت بەم یاریە کۆتاییانە کە هەموو ساڵێک بگرێت. ئێمە شەوکو تیپی شاڵا و سوپاس بەخوا تیپێکی چاکین تیپێکی سەرکەوتوو ئەمەش بۆ یەکڕیزی و باشی ڕایەنە و یاریزانەکان توانیمانە لە زۆربەی یاری کۆتاییەکان بەشداری بکەین دووبارە دەستان خۆش بێ. ئەم یاری کۆتاییە ساڵانێکە ئەنجام نەدراوە و بەڕای وەرزشکاران ئەمە هەنگاوێکی باشە بۆ خزمەتکردنی یاری تۆپی پێ و تیپە ملیەکانی سنوورەکە و لە یاری کۆتاییشدا تیپی شاڵاوتوانی بە گۆڵێکی یاریزان شەوکێڵ سامان لە تیپی ڕزگاری بباتەوە و نازناوی جامی سوپەری کفری بەرز بکاتەوە. ئەم خولە خولێکی فەرمی ساڵانی ژنە تیپە ملیەکانە پێشتر ئەم خولە کە فەرمیە ئەنجام نەدراوە بەڵام ئێمەکو ئەم لیژنەیەکو ئەم ستافەیە یەکەم جارە ئەم خولە بەڕێوە دەبین جامی سۆپەری کفریە لە نێوان تیپی شاڵاوی کفری و تیپی ڕزگاری کفریدا بەڕێوە دەچێت. ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی بە سوپاسەوە هەستان بە سپۆنسەرکردنی ئەم خولە دابینکردنی خەڵاتەکانیان گردە ئەستۆ. لە یاری کۆتایی جامی سوپەردا کە تیپی شاڵا و پلەی یەکەمی بەدەستهێنا خەڵات و دیاری بەسەر یاریزان و ناوبژیوان و تیپە بەشداربووەکان دابەشکرا و تیمی کەناڵی گەلی کوردستان وەک تاکە کەناڵی ئاسمانی خەڵاتێکی تایبەتی پێشکەشکرا. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.